دوای کوژرانی باڵیۆزی رووسیا لە ئەنقەرە کاتژمێرێک تێنەپەڕی کە ئاکەپە و مێدیاکەی پەنجەی تۆمەتیان بۆ بزاوی خزمەت درێژ کرد. ئێستا ئەو بانگەشە و درۆیانە ئاشکرا دەکەین کە هەرزوو ناڕاستیان دەرکەوت. تەواوی مێدیای ئەکەپەوتیان مارد ئاڵتێنتاژ بۆ کوژی باڵیۆزی رووسیا بەرنامەی بایلۆکی لەسەر تەلەفۆنەکەیدا بەکارهێناوە دوای لێکۆڵینەوەیەکی زۆر دەرکەوت کە بەکاری نەهێناوە. کاربەدەستانی وڵات وتیان بەڵگەکان بزاوی خزمەت پیشان دەدەن گوایە لە پشتکردەوە تیرۆریستیەکەیە. Arkadaşlar bağlantıların öncelikli olanı tamamıyla FETÖ terör örgütüne mensup olduğudur. Yani bunu gizlememize falan gerek yok. Yani yetiştiği yerden tut iltisaklarına varıncaya kadar onlar bunu gösteriyor. بەڵام دواتر دەرکەوت کە ئەو کەسەیەکێک بۆ لەوانەی باشداری وتارەکانی نورەدین یەڵدزیان کردووە. Öyle darbe teşebbüsünde silah okutarak ihanet üzerinde düşen görevi yapmış olamaz. Bu grup hakkında Din İşleri Yüksek Kurulu konuşmalıdır. Bu grup hakkında direkt konuşamıyorsa temel ölçüleri açıklamalıdır. Mesela Maide suresinde teröre bulaşanların cezasını Allah nasıl tayin ediyor? Ne buyuruyor? Öldürün, idam edin diyor. Çaprazlama, ayaklarını ve ellerini kesin buyuruyor ya da sürgün edin diyor. Hapis cezası yok. Diyanet İşleri, Din İşleri Yüksek Kurulu devleti yönlendirmelidir. باسییان لەوە کرد کە بکوژەکە سەردانی دەرزخانەی کۆرفەزی کردووە و لەلایەن پیاوێکی کاری شاری ئایدنەوە پارەی خوێندنی بۆ دراوە کە ناوی شاهین ئێلگیە و لە بزاوی خزمەتەوە نزیکە. تەواوی ئەم دەنگۆیانە لەلایەن دایکی بکوژەکەەوە بەدرۆ خرایەوە و دایکی بکوژەکە ئاماژەی بەوە کرد کە ئاڵتێنتاژ نە لە بزاوی خزمەت نزیک بووە نە سەردانی دەرزخانەی کۆرفەزی کردووە. مێدیاکانەوەیان بڵاو کردەوە کە خاڵی بکوژەکە بەڕێوەبەری کۆلێژی ئاتای سەر بە بزاوی خزمەت بووە لە ناوچەی کوش ئەدەسی سەر بە شاری ئیزمیر. بزاوی خزمەتەوە یاشکرا کرد کە هیچ خوێندنگەیەکی لە ناوچەی کوش ئەدەسی نییە و کۆلێژی ئەتاش هیچ پەیوەندیەکی بە بزاوی خزمەتەوە نییە. دواتر بانگەشەی ئەوە کرا کە بکوژەکە لە کاتی خوێندکاریدا لە بەشی ناوخۆی بزاوی خزمەت ماوەتەوە لە شاری ئەنقەرە. دواتر دەرکەوت کە مەرد ئاڵتێنتاژ هیچ کاتێک لە بەشە ناوخۆیەکانی بزاوەکە نەبووە. پاشان مێدیاکان باسییان لەوە کرد کە بکوژەکە ماوەیەک لەگەڵ عەبدوڵڵا بۆزگورد ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی تودەی زەمان ماوەیەک لە یەک ماڵدا ماونەتەوە. عەبدوڵڵا بۆزگورد لە هەمان کاتژمێردا ناونیشانی فەرمی خۆی بڵاو کردەوە کە دەری دەخات هیچ کاتێک ئاڵتێنتاژ نە لە ماڵەکەی ئەودا نە لە گەڕەکەکەی ئەودا نەژیاوە. عەبدولقادر سێلڤی لە ڕۆژنامەی حوریەت باسی لەوە کرد کە گوایە ئاڵتێنتاژ لە تاقیکردنەوەکانی ساڵی 2010 بەهۆی دزینی پرسیاری تاقیکردنەوەکان لەلایەن بزاوی خزمەتەوە توانیویەتی نمرەی پێویست بۆ وەرگرتنی لە کۆلێژی پۆلیس بەدەست بهێنێ. خۆ ئەگەر سەیری ناسنامەی ئاڵتێنتاژ بکەین ئەوە دەبینین ناوبراو لەدایک بووی ساڵی 1994 و لە ساڵی 2010 تەمەنی تەنها 16 ساڵە. وەک ئاشکراشە هیچ کەسێک لە خواردەمەنی 18 ساڵەوە ناتوانێت بەشداری ئەو تاقیکردنەوەی بکات. ئاڵتێنتاژ لە کاتی وتنەوەی دروشمی بەرەی نووسرا دەستی چەپی بەرز کردوێتەوە. مێدیاکانی ئاکەپە باسییان لەوە کرد کە ئەندامانی گروپە جیهادیەکان دەستی چەپیان بۆ وتنەوەی دروشم بەکار ناهێنن. بۆ ئەگەر سەیری ماڵپەڕی گروپە تیرۆریستیەکان بکەین ئەوە بەدەیان نمونە دەبینین کە ئەندامەکانیان دەستی چەپیان بەرز کردوێتەوە. دەڵێن ئاڵتێنتاژ لە ساڵی 2012 بەهۆی خواستە واستەی بزاوی خزمەتەوە لە کۆلێژی پۆلیسی وەرگیراوە. گەر ئەم بانگەشەیە ڕاستە خۆ لە ساڵی 2014 دەیان هەزار پۆلیس بەبێ هیچ بەڵگەیەک لە ڕیزەکانی پۆلیس دەرکران. ئەی بۆ ئاڵتێنتاژ دەرنەکرا و لە خوێندنگەکە بڕوانامەی پێدرا. لە دوای ساڵی 2014 هیچ کەسێک بەبێ خواستەی ئاکەپە لە ناو ڕیزەکانی پۆلیس وەرنەگیرە. ئەی کەواتە ئاڵتێنتاژ چۆن وەرگیرە؟ چۆن ئەو متمانەیەی پێکرا کە لە 8 گەشتی ئێردۆغاندا یاوەری بێت و ژیانی ئێردۆغانی پێ بسپێردرێت؟ کێشن ئەو کەسانەی بوونەتە ڕێفەرانسی ئاڵتێنتاژ لە ناو ئەکەپەدا. دوای ئاشکرابوونی تەواوی ئەم درۆیانە سولەیمان سۆیلۆ وەزیری ناوخۆ درۆیەکی تری ڕێکخست و وتی بکوژەکە پێش ساڵ و نیوێک چۆتە گروپی تیرۆریستی جیاجیاوە بە مەبەستی شوێن پێونکردن. سولەیمان سۆیلۆ دەڵێ son 1,5 yıldaki farklı bağlantılar oluşturma hedefi ve bir takım saptırma gayretleri yapılan soruşturmalarda açık bir şekilde belirlenmektedir. خۆ ئەم درۆیانە هەر بەدەمی مێدیاکانی خۆیان پوچەڵ کرایەوە لەبەر ئەوەی پێشماوەیەک شەو ڕۆژ هەواڵی ئەوەیان بڵاو دەکردەوە کە پوتین و گولەن پەیوەندی ژێربەژێریان هەیە. دەیانگوت جەماعەت ئاژانسی هەواڵگری ڕووسیان. ئێمە هەمیشە دەڵێین هاواری ڕاستیەکان دەکەین. ڕق و چینە دڵ و دەروون و مێشکتان نەپۆشێت. گەردوای ئەم هەموو ڕاستیانە هێشتا باوەڕ بەو درۆیانە بکەن. ئیدی ئێمە هیچ قسەیەکمان نییە بۆ وتن.